بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگرە لە ئەنجامدانی هەڵبژاردن؟ ئایا یەکێتی ئامادەیە لەم ساڵدا هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت؟ ئەگەر هەڵبژاردن تا کۆتایی ئەم ساڵ نەکرێت، ئەوە تا کۆتایی ساڵی 2024 هەڵبژاردن ئەنجام نادرێت. لایەنە سیاسیەکانی دیکەی هەرێم و بە تایبەت پارتی بام دۆخەی ئێستا ڕازی دەبن دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی دەربارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان لە ئێستادا هەرێمی کوردستان لە بۆشایی یاساییدایە. ئەماش سەرەڕای ئەوەی فشارەکانی کۆمەڵگای نێودەوڵەتیش زیاد بوون بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەو وادەی سەرۆکی هەرێم دەستنیشانی کردووە. بە پێی زانیاریەکانی تیوار، یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرخراپی دۆخی نێوخۆی خۆی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی کوردستان دانیا لەم ساڵدا و لە ڕێگای سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش کە لە پشکی یەکێتیە ڕێگری دەکات. هۆکارەکەش ئەوەیە یەکێتی باش دەزانێت کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت، ئەوانی وەی دەنگەکانی ئێستای لەدەست دەدات، چونکە ژمارێکی بەرچاو لە سەرکردە و سەرکردایەتی ئەو حیزبە یان دوور خراونەتەوە یاخود نیگەرانن و دانیشتون. کێشە ناوخۆیەکانی یەکێتی خەریکە نەک هەرو حیزبە، بەڵکو هەرێمی کوردستان هیچ بەرەو دۆڕیانێکی تاریک دەبات، چونکە ئەم دۆخەی هەیە دەبێتە هۆی ئەوەی کە حکوومەت نەتوانێت وەک پێویست کارەکانی ڕایی بکات. جا لەوەش وا خەریکە سەنگ و قورسایی هەرێمیش وەک پێویست لە ناوڵاتانی هەرێمی و نێودەوڵەتیشدا لەدەست دەچێت. تیوار زانیوێتی بافڵ تاڵەبانی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا چەند جارێک قسەی لەگەڵ حاکم عومەری سەرۆکی کۆمیسیۆن کردووە و داوای دۆزینەوەی بیانوویەکی یاسایی لێکردووە تا هەڵبژاردن دوابخات. بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەی ڕۆژی 26 مانگی پێشوو هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کە لە هەولێر بەڕێوەچوو، فواد حوسێن ڕووی کردووەتە بافڵ تاڵەبانی و گوتوویەتی ئێوە بە ئەنقەس و لە ڕێگای سەرۆکی کۆمیسیۆن ناهێڵن هەڵبژاردن بکرێت لە کوردستاندا. فواد حوسێن گوتووشێتی من لە بەغداد بە دوواداچوونم کردووە لەگەڵ چەند پسپۆڕێکی بواری هەڵبژاردن. دەزانێن کا کۆمیسیۆن دەتوانێت لەگەڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵبژاردنی کوردستانیش ئەنجام بدات، بەڵام ئێوە ڕێگری دەکەن. ئەگەر یەکێتی نیشتیمانی سەرکەوتوو بێت لە دواخستنی هەڵبژاردن تا کۆتایی ئەم ساڵ، هەڵبژاردنی کوردستان تا کۆتایی ساڵی 2024 ئەنجام نادرێت. بەو پێیەی تەمەنی کۆمیسیۆن لە مانگی یەکی ساڵی داهاتوو تەواو دەبێت و کۆمیسیۆنی نوێش تا دەمانگ توانای ئەنجامدانی هەڵبژاردنی نابێت. بڕیاری نادەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان و ئەو بڕیارانەی کە دوای تەواوبوونی وادەی یاسایی خۆی داوێتی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ناچار دەکات کە هەڵبژاردن بە یاسا کۆنەکەی بەڕێوە بچێت و واتە هەرێم یەک بازنەیی هەڵبژاردن دەبێت. لە کاتێکدا یەکێتی هەوڵی زۆریدا کە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا هەرێم بکرێتە 4 بازنە، بۆیە چاودێران پێیان وایە کە ئەو بڕیارەی دادگای فیدراڵی بەرلەوەی لە بەرژەوەندی هەرێمدا نەبێت، ئەوە بە پلەی یەکەم لە بەرژەوەندی یەکێتیدا نەبووە.